وش هذا بطلع داقة أو بطلع ولا ما تعرف هاري برك السماء هاري 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 بشوايا الشبر وجايا بارين داق اخوايا داخلنا بمرم ساحر ساحر جد قالين ساحر شور قالين بما شارم داقلم كما يقبالي ما بمرم هر جاري فرصتيك هر جاري فرصتيك دنيا ونخالي
من بمرم تونم بی داخل دو سمای ای بیمای وای مالی وای
سلامەتان دەمتان خۆش بە حەمەد جان دەستی تۆش بە دەستی کاک ئەحمەدش خۆش بێ بەڕاستی ئەوانەی کە لە هونەی ڕەسەن تێگەن کاک پەروەرجاو کە خۆی هونەرمەندێکی دەنگخۆش و دەنگزڵاڵە هەڵێ ڕاستەکە بە تەواوی بە ئیحساسەوە گۆرانیاناڵێ کاکە دڵشار لە ئیحساسی تەواوی خۆی و گۆرانیاناڵێ بەڕاستی ڕاستەکە بە ئیحساس و بە سۆزە گۆران خۆشەویستان ئەمان کە دڵیەوە خۆشەکەن بە درێژایی مێژوو ڕابردویانی خۆیان و خاناوادەکەیان دڵی ئەویان خۆش کردووە باوەڕم پێ بکە ڕەنگە خۆیان تروشکایی خۆشی لە دڵیانە نەبێت ئیحساسەکە لێرەوە دەست پێکات خۆیان هیچ دڵیان خۆش نییە بەڵام دڵیەوە خۆشەکەن کاکە ڕەنجیان سپاس کاکە عەبدوڵڵا و ڕاستەکەی بەخوا هونەری ڕەسەن لە کەرکووکە مەڵبەندی مەقاماتە مەڵبەندی لەدایکبوونی گۆرانی مەقامات لە کاکە بورانی خۆشەویست ئەمڕۆ حەزەکەم میوان گۆرە دامشە ئەدەمە تۆ دایمە دڵسۆز و دایمە پشتیوان بوو کاک بوران و خۆشەویست هەموو جارە بەخۆی کامێرەکەەوە ئەمڕۆ کە تۆ لێرە لە خزمەت یابین خۆشەویستانم ئێمە ڕۆژێک لە ڕۆژان ئەم شانازیانی زەردەشت بەڕاستی مێنێتەوە کە توانیمانە زیاتر لە ئەتوانم بڵم 50 سعات گۆرانی مۆسیقای ڕەسەن کۆما بکەین مەقامات بە هاوکاری کاگورانی خۆشەویست کە جارێ بەخۆی کامێرەکەی و لێرە کە بۆ نەوەکانی داهاتوو دڵنیام ڕۆژە لە ڕۆژانە گەری مەش دەمێنین ئینستیتوت لە مەقامانەی ئەمە نۆرەگیرە ئەمانش لەسەر ڕێژگی بە ئەو باپیرانیان ئەگەر گوێ لە گۆرانی کۆنەکانی حەسەن زیرەک بگرین یا سەڵات داودە کە ئەحمەد داودەی ڕەحمەتی باڵەبانی تێلەوە هاتووە تەوزیعاتی مۆسیقای کردووە بە کاملی بە باڵەبانێکەوە هاتووە مۆسیقا و مقدمەی داناوە بە گۆرانەکان و دوایی تەوزیعات و تەقسیمی کردوتەوە ئەو گۆرانی تەوزیع کردوانی بەڕاستیەوە زۆر مهمە دڵشادی بنام من دڵم نایە خاتو دالێجان وەڵڵاهی شازن من جەزانم بەڵام ئیتر ئەوە حاڵی هونەرمەندی کووردە هێ من مکرانی ئەفەرمێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجۆرۆیە ژینی تاڵە ئەوەی لە دنیای ئەهلی هونەر بێ ئەبێ یا دەربەدەر یا دەست بەسەر بێ وەکو خۆی بەسەری هاتمو مامێنی ڕەحمەتی ئەوە ژیانی هونەرمەندە بە تایبەتی بەڵام بەداخەوە لەم سەدەیەشە لەم سەردەمەیە کەم هەموو ئازادی هەیە ئەم هەموو خۆشگوزەرانی هەیە هێشتا هونەرمەندی ئێمە بە خۆشگوزەرانی ناژی ڕۆژانە هونەرمەندانمان لە بەرچاومانەوە یەکەیە کە بەجێمان نێڕن بە نەخۆشیەوە تەنانەت ئەو ڕۆژانە بیری ئەحمەد شەماڵی ڕەحمەتی کە پێشووی کە بەجێمان بێڵێ کە دوای پەیکەری بە دروستکرا کە سەڵات داودی ڕەحمەتیشە پەیکەری بە دروستکراوە بەڵام ڕەنگە پارەی پەیکەرەکان بە خۆی چەند ساڵێک تر پێی بژێت بەداخەوە خۆزگە شتە بەدەستە بۆ خات و دالێجان نەزانم نەوەڵە ئەوانی کە شتیان بەدەستە ئیحساسیان نیوانی کە شتیان بەدەستە ڕەنگە ویژدانیان نەجوڵێت یاوانی کە شتیان بەدەستە ئەو هەستەی تۆیان نییە ئەوانی کە شتیان بەدەستە بێهەستن بەرامبەری کەڵە هونەرمەندەکانی نەتەوەکەیان دڵشاد وەڵی ماندووی بەڵام تازە لایڤەکە قوڵ بۆتەوە خورشیدیشمان حەزێ بەخوا کاکە ئەحمەدی شەریلاگە بێ بەس من تێناگەم لەم سەردەمای ئەو کەسانی کە شەوچەرەکانیان خۆشەکەن بۆ ئەم دەنگە ڕەسەنانە نابن گویان لێ بگرن و هەم سوودێکیان بۆ ئەمان هەبێت یا ملێرە وەڵی ڕۆژێک لە ڕۆژان ئامادەم کەمپینە ڕابێنم بۆ پشتیوانی ئەمان من سوپاسی یەکێک لە سەرکردەکانەکەم کە کەمێک هاوکاری ئەمانەکە بەڵام ئەوە نییە کە هەر پێشی بژێت بەداخەوە خۆشەویستانم سلام سپیبو عزیزان یای سرم هموی سپیبو اخلدس هم چرخ صغلی أخلداس أم شرخ صفلة نما وجيان خوي
شيخاكم والسر بكسوي نما وجياني خوش اي خاكم والسر بكزا وخوم 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 امان 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 تازروي نايا سحر خونج لسوي امشوا سحر خونج لسوم عيش خوا شيار لتنشتو ربي وسلام يا لتنشتو جرد بيا وسلام سلامي خوشي امان 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 دعای بسیار لبنازی چابازانه که نازم ایرانیه همون برادران دعای آکن لا برنازي شوالما ورد الخاوم الخاوم تبقى ما يا ميلي يا
دەستان خۆش بێ من نامێنەوە زیاتر هەم هیلاکتان بکەن هەم مادووتان بکەن بەڵام ئەگە خۆتان یەک دیاری کەرکوچانی ترتان پێ شۆڕژانەی تر کۆتایی پێێنین دیاری بەردەممانە بێت ئەو شتێک لەناو جەرگەی ڕەحیماوە و شۆڕژەوە ئەو قوڵابێت مەمنونتانەبێت. بەخواویست بەمە دوایین گۆرانی بێ بەس کاکە ڕەنج لە هەوڵی لایڤەکە و لەگەڵمان دڵ شادیان کاگرزگار ژێسا هەو یەکێکە لەوانی کە ماندوو بەوە میشە داوای خانزادەخانەکەن بەخوا نەزانم ئەجینای ئەمە تەواو بووین بەڵام ئێوە حەسەنەکە بەس بەلەمە خانزادەخان احتیمال حەسەنەکەمان بەس بە مەقامەکەوە ئەی باوکە